یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ ئامادەمان کردو ئاکەم باسکردنە لە چاکسازی لە ناو ئەوەی کە جاران پێیانەوە زیندانە سە پێوترێت چاکسازی گەورانمان هەیە چاکسازی پیاوان چاکسازی ژنانمان هەیە کۆمەڵێک باس و خواستەکەین ئەمانێ بزانین ئەو کەسانەی کە ئەچنە ئەو شوێنە کە تاوانێک ئەنجامێن کە تاوانەکەیان ئەنجامە ئەو سزایی کە وەریەگرن لە ماوەی ئەو سزایە لەوێت چی ئەکا چۆن ئەتوانن وایان لێ بکەن کە بیانکەن بە کەسێکی تر کاتێک ئەگەڕێنەوە ناو کۆمەڵگان جا بەشێک هەیە لە ناو ئەم چاکسازیانەیە کە پێوترێ بەشی توێژەران یاخۆ هۆبەی توێژەران ئەمانە بزانین کاری ئەم توێژەرانە چییە؟ ئەم توێژەرانە چۆن هاوکاری ئەم زیندانیانە ئەکەن کە لە ناو ئەم چاکسازیانەیان و ئەو پلانانە چین کە لە ناو زیندانەکانە بەڕێوە ئەچێت بۆ زیندانیەکان ئەمانە کۆمەڵێک باس و خواستن کە قسەیان لەسەرەکەین و گفتوگۆیان لەسەرەکەین بە میوانداری کاک عومەر ئەنوەر لێپسراوی هۆبەی توێژەران لە چاکسازی گەورانی سلێمانی. کاک عومەر زۆر بەخێربێ. زۆر سپاس. کامەربیانیت باش. زۆر سپاس بەیانی باشە. جافەسەر وەک تۆ باست کرد یەکێکە لەم ئەم بابەتێکێکە لە سێکتەرە هەرە گرنگدە و هەستارەکان کە هەڵبەت ماوەی چەندین ساڵ لە هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی جیاواز بە شێوەیەکی زانستی هاوچەرخ بایەخی پێدرێ هەڵبەت ئێمە گفتوگویەکی کورتخایانمان کرد ناوەکەش گۆڕاوە کە لە زیندانیەوە بۆ چاکسازی هەڵبەت ئەمە خۆی لە خۆیان بەڵگەی بۆی کە ئەمە جۆرە بە جۆریشتن مامەڵە لەگەڵ زیندانیان ئەکرێت. کۆسەر وابزانام واڵێکی شێتۆ لەسەر ئەم بابەتە تۆزێک باسی مێژووی ئەم چاکسازیاکەین باسی ئەوەکەین کە بزانین لە کێیەکەوە ئەم گۆڕانکاریە دروست بووە و ئەم گۆڕانکاریە لە چ شوێنێکەوە بۆ مێژوەکەی بۆ کوێ گەڕێتەوە من لەسەر شاشەکە بۆتان باسەکەم دواتر لەگەڵ کاک عومەرە هەر لەوێشەوە گفتوگویەکی زیاترەکەین کاک عومەر لە لای واڵەکە و لەسەر باسەکەەوە باسی ئەم مێژوواکەین مێژووی زیندانی یاخود ئەوەی کە پێوترێت چاکسازی بابەتێکە لەگەڵ دروستبوونی یاسا و دەسەڵات و دادپەروەریە لەناو هەموو کۆمەلگایەکە ئەم لایەنەش بوونی هەیە. ئەگەر باسی ئەوە بکەین ئەوانە چێن کە ئەچنە ناو زیندانەوە یاخود ئەوانەی چێن کە دەست بەسەرەکرێن یەکسەر بیر لەوە ئەکەینەوە ئەڵێن ئەمە تاوانێکی ئەنجامیەوە یاخود کردەوەیەکی کردووە کە بەپێی دەستور بەپێی یاسا لەو وڵاتەیە ئەمە قەدەغێن بۆیە دەستگیر ئەکرێت کە دەستگیر ئەکرێ ئەچێتە چۆوە ئەچێتە شوێنێکەوە کە پێوترێ زیندان پێشتر پێوترا زیندان. ئەم بابەتی چاکسازیە لە سەدەی هەژدە و نۆزدەوە دەستی پێکردووە لە وڵاتە گەورەکان ئەو وڵاتانەی کە بە خۆیان بە وڵاتی دیموکراسی و بە وڵاتی دیموکراسی بە وڵاتی دادپەروەری داناوە کۆمەڵە گۆڕانکاریان لە ناو زیندانەکانە کرد هەم لە ڕووی وشەکەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەو کەسانی کە ئەچنە ناو ئەو شوێنانە بتوانن کە لەو سەرەوە یەنە دەرەوە تاوانەکەی تاو ئەبێ یاخود سزاکەی تاو ئەبێ بتوانن بە شێوەیەکی تر بێت کەسایەتەیەکی تر بێت وای لێ بکەن کە لەگەڵ کۆمەلگا جارێکی تر خۆی دروستکاتەوە و بە پرۆژەوە هەنێک شوێن هەنێک وڵات هەیە کە زیندانیەک دەست بەسەرەکرێت چێتە زیندانەوە کە یێتە دەرەوە پرۆژەی هەیە لە ناو کۆمەلگا جا لە سەدەی هەژدە و نۆزدە زۆر بایەخ بەم بوارە دراوە بواری چاکسازی لە سەدەی هەژدە و نۆزدەیە دوو وڵات ئەمریکا و بەریتانیا کە ئیشان لەسەر شێوازی پەنسیلڤانیا و شێوازی ئۆبرن کردووە کە شێوازی تاکەکەسیە و شێوازی کۆمەڵیە یعنی ئیشی کۆمەڵوان کردووە لە زیندانیەکان کە بتوانن ئەو زیندانیانە بتوانن کاریان لەبێت جا لێرەیە باسەکە ڕاگرمەمە یەک پرسیار لە کاک عومەر بکەم کاک عومەر ئێمە لێرە کام جۆرەیمان هەیە ئەو زیندانی پێنسیلڤانیە یا زیندانی ئۆبرن یعنی تاکەکەسی و گروپیە ئێمە زیندانی تاکەکەسیمان نییە زیندانەکەمان گروپە بە گروپ لە قاعەیەک لە هۆڵێکی دیاریکراوان زیندانی تاکەکەسی تەنها لە کاتی عقوبا بەکارەهێنرێ ینی هەر لە سیستەمی چاکسازیەکەشمانە کە سیستەمی ئیدارەیانی زیندانەکانە تاکەکەسی وەکو عقوبەیە سەحی تەندروستی وەرگیراوە ینی کەسێک ئەگەر گرفتێکی تەندروستی هەبێت بۆ نمونە نەخۆشیێک بڵاوە بێتەوە یا کەسێک وەکو عقوبە ینی لەو کاتەیە ئەگوازرێتەوە بۆ تاکەکەسی هەموو دەنا ژیان لە ناو زیندانەکە بە گروپە باش بەردەوامە بینە سە تۆزێکتر پشت باسەکە جا خۆشەویستان ئەم چاکسازیە وەکو ئاماژەم پێکرد لە سەدەی هەژدە و نۆزدەوە دەستی پێکرد هەوڵێن ئەم کەسانە کە تاوانێکیان ئەنجام ماوە کە یەنە ناو زیندانەوە بتوانن
گۆڕانکاری ڕیشەیی لە خودی کەسەکەی دروست بکەن چۆن ناهێ بەو توێژینەوە و توێژەرانی کە وەکو کاک عومەر ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە میوانە لە ڕێگەی ئەوانەوە هەوڵیان ناوە چی بکەن هەوڵیان ناوە کەسێک تاوانێکی ئەنجام داوە هاتۆتە ناو زیندانەوە دەست بەسەر کراوە کە دەست بەسەر کراوە هاتون چیەکەن لە ڕێگەی توێژەرەکانەوە دەوراتیان بۆ ئەکرێتەوە خولیان بۆ ئەکرێتەوە ڕاهێنانیان پێ ئەکرێ لە ڕووی جەستەییەوە لە ڕووی معنەویەوە لە هەموو ڕووەکانەوە کاڕۆمەدویستم پرسیارێکی تر بکەم ئێمە لێرە لە ناو زیندانەکان یاخۆ لە ناو ئەو چاکسازیانەیە هیچ کەسێک هەیە زیندانیەک هەیە کە مەسەلەن لێو بتوانێت ئیشی دەستی بکات و بینێرێتە دەروی زیندان بۆ فرۆشتنوەکو داهاتێکی سەر بەخۆی خۆی دایان زیندانیمان هەیە کە کاری دەستی کاری ئیشی دەستیەکەن و ژمارەیەکیش هەر لەو زیندانیانە لەوێ لە کاتی سەردانیکردنە ڕۆژی مواجهە وەکو بازارکردنێک سەرمێزێکیان هەیە وەکو دوکانێکی سەفەری دایانێن شتەکانیان فرۆشن هی خۆیان وی ئەوانەی کەش کە لە ژوورە ئیشەکە ئەجا سەویستم باسی ئەمە بکەن ئەم بابەتە لە سەدەی 20ەوە سەری هەڵاوە لە ناو زیندانەکانە لە ناو ئەم چاکسازیانەیە هاتن چیان کرد هاتن بیرۆکەی ئەوەیان دانا کە بتوانن ئەو کەسانەی کە لە ناو زیندانەکانان لە ناو ئەم چاکسازیانەیان بتوانن ویان لێ بکەن خۆیان بەخێو بکەن خۆیان داهاتێک بۆ خۆیان دروست بکەن لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی کاری دەستیەوە لە ڕێگەی دەلاکیەوە سەرتاشینەوە لە ڕێگەی درومانەوە لە ڕێگەی وێنە کێشان و کاری هونەریشەوە یعنی لە سەدەی 20دا هەندێک وڵات هەنگاوی تازیان هەڵەنا ئەویش چی بوو هاتن مۆسیقا و هونەریان تێکەڵی ناو چاکسازیەکان کرد بۆ پێیان وا بوو کە هونەر و مۆسیقا و ئەم بابەتانە لایەنە دەرونیەکانی ئەو کەسانی کە لە ناو زیندانن وا لێ بکات کە دەرونێکی ئارامیان باتێ وایان لێ بکات کە بتوانن دوور بکەونەوە لە تۆندڕەوی لەو کردوانەی کە ئەنجامیان بەڵێ کۆسەر باسی میوزیک و سینەمات کرد هەڵبەت سینەمای گەڕۆکمانەیە کامەر لە ماوەی ڕابردوودا بە ئێستاشەوە لە چاکسازیەکان چەندین فیلم نمایش کراوە کا ئەمەر ئەمە تا چەند خواستی لەسەر لە ناو چاکسازیەکانە هەڵبەت زیاتر فیلمەکانیش فیلمی کوردین دروستە سەرەتا کە ئەم بیرۆکەیەمان لەگەڵ بەڕێبەرایەتی ڕۆشنبیری و بە تایبەتیش کاک ڕێبوار هەورامی تەڕەح کرد بۆی سینەمای گەڕۆک بێنینە ناو زیندان ناو چاکسازیەکان تەسەورمان نەکرد ئەوەندە کاریگەری هەبێ ئەوەندە داواکاری خواستی لەسەر بێ ئەوەندە ئامادەی زیندانەکان بۆ بینینی فیلمەکان هەبێ لە ئێستاە کە فیلمێک عرضەکەین هۆڵێکی گەورەمانێ زیاد لە 100 کەسەگرێت کاتە ئەکرێ بڵین پرۆژەی گەورەتری بەدواوێت بەتەکیید هەر خۆشی فیلم بەڵێ خۆشی پرۆژەیەکی گەورەیە هەموو عرضێک تەواوی کورسیەکان پڕەبنەوە تەواوی زیندانیان ئامادەیان هەیە بۆ بینی فیلمەکان زۆربەی فیلمە کوردیەکانمان لەوێ عرض کردووە بینەرێکی زۆر باشیان هەیە بەرنامە و با بڵێن چالاکیەکە کاردانەوەیکی زۆر باشی بۆوان هەیە بە تەکیید گۆڕانێکی زۆر باش لە دۆخی شیانەوەی سادراوانیش ئەنجامەیە بە جۆرێک لە جۆرەکانێمە پێڵێن شیانەوە لە ڕێگەی هونەرەوە ئەکرێ لە ڕێ هونەرەوە کاریگەری گەورە لەسەر بیر و هەڵسوکۆتی زادراوان هەبێ لەسەر گۆڕانکاری لە فکریان هەبێ لەسەر هەڵسوکۆتیان هەبێ ئەم چالاکیەکە بەشێکە لەوە بەڵێ کامەر باسی نیشاندانی فیلممان کرد ئەی چالەکەەکانی ترشان و میوزیک لە ئێستاشا کە من و تۆ قسەکەین گروپێکی مۆسیقیمان هەیە نزیکی 12 سادراون سێ چوارێکیان خۆیان گۆرانی بێژن ئەوانی کەش مۆسیقین گروپێکی متەکاملی و ڕێکوپێکە ئامادەیان تایە ئەم یەکشەمەی پێش و عەرزێکی چالاکیەکانیان هەبوو هاوکات کۆمەڵێک چالاکی دیکەی هونەریمان هەیە چالاکی وەرچیمان هەیە چالاکی شانۆییمان هەیە خولیزمان و خولی چارەسەرکردی مادە هۆشبەرەکان و سنتەرێکی تایبەت بەوەمان هەیە بەڵێ دەست خۆش کامەرە کۆسار گەینەوە لای تۆ ئەگەر لە سەواڵەکە زانیاری تر یاخود باسی بابەتێ بکەم کە لەگەڵ کاعومەرا باسان کرد لە وڵاتی ئەڵمانیا یەکێک لەو زیندانیانەی کە چەندین ساڵ دەست بەسەر بوو لە ناو یەکێک لە گەورەترین چاکسازیەکانی ئەڵمانیایە بووە دواتر لەوێ خولی بۆ کراوەتەوە خولی هونەری بۆ کراوەتەوە لە ڕووی فیلم و فیلمسازی و دەرهێنانی فیلم و سینارۆ کاتۆتە دەرەوە ژیانی خۆی و ناو زیندانی کردو بە فیلمێکی گەورە کە ئەمە یەکێک بۆ لەو زیندانیانی کە لە ناو زیندانە هاتوۆتە دەرەوە جا ئەمێ بە کورتی بێمە سەر هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان و لە شارە گەورەکان چەندین چاکسازی گەوران هەیە کە شوێنی ئەو کەسانن کە تاوانێک ئەنجامێن و لە ناو ئەم چاکسازیانێن ئەنجا لێرەش خۆشبەختانە کە ئێستا کاک عومەر باسی کرد
کۆمەڵێک گۆڕانکاری گەورە کراوە لە ناو چاکسازیەکانە. ئێستا هینە سەر ئەوەی کە بزانین لە ناو چاکسازی سلێمانیە ڕێژەی ئەو دەست بەسەرانە چەندن کاک ئەمەر ئەگەر زانیاری ولابێت و چەندین توێژینەوانی کە کردوتانە لەسەر ئەم زیندانیانە چێن و ڕۆڵی توێژەران ڕۆڵی کەسانی وەکو جەنابتان لە ڕووی ئەم کەسانەوە چی ئەبێدانی؟ با لەو پرسیارەی ژمارەی سادراوانە جوابەمەوە تقریبان ئێستا بە نزیکەی 1650 بەرۆژور سادراومان هەیە لە کاتێکا ئەکرێ بیناکە بۆ 900 کەس دروستکراوە بەڵام ئیدارەیەکی باشە درێ. بگەڕێمەوە بۆ پرسیارەی خۆت چ کارێک کراوە بۆ چاکسازی. پێشتر ئێمە زیندانمان هەبوو باشە زیندان ینی شوێنی عقوبەیان شوێنی سادانی سادراوان ئەم بیرۆکەیە گۆڕانکاری بەسەر هاتووە لە سیستەم و یاساکانیشان ڕەنگی یاوەتەوە. ئێمە لە ساڵی 2008ەوە سیستەمی چاکسازی کۆمەڵایەتیمانە ئەم سیستەمە یاسا و پرۆگرامی چاکسازی دیاری کردووە سادانی یاخود زیندانی لە شوێنێکی عقوبەیان سادانەوە گۆڕیەوە بۆ شوێنێکی شیانەوە و گۆڕانکاری لە ئەسکۆتی ڕافتاری سادراوان بۆ دروست بوو گۆڕێنی زیندانی بۆ چاکسازی. ئەمە تا چەند کاریگەری بۆ سەر دەرونی ئەو کەسە هەیە کە بەند کراوە؟ کاریگەریەکەی زۆر زۆرە چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی مافەوە چ لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی بە دەرەوە. ئێمە گەر بەراوردێکی زیندانکەین تۆ زیندانێکی دەیە کەسێک عقوبە ئەی لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە تەلەفۆنەوە کار و چالاکیەوە تەنانەت ژیانی خێزانیەوە ئیشکردنەوە زۆر زۆر سنووردارەوە ڕەنگە هەر نەژبێت بەراورد بە چاکسازەکان. ئێمە کە سەرەتا کەسێک یێتە ناو چاکسازی هەنگاوی یەکەم ئەوەیە کە مافەکانی ئیمتیازەکانی لەناو چاکسازی پێنێسێت لە سەردانیکردنی کە سوکاریەوە لە تەلەفۆنیەوە بۆ دەریەوە کە ئێمە لەناو هەموو قاعەیەک هێڵێکی تەلەفۆن هەیە کەسەکە توانێت بەکاری بێنێ ڕۆژانە پەیوەندی بکات ئەتوانێت کە سوکاری هەفتانە ببینێ. خوێندنمان هەیە ئێمە بۆ معلوماتت لە خوێندنی سەرەتاییەوە تا زانکۆ ئێستا لەناو چاکسازی ئەمانە ینی خوێندنگەیەکی بنەڕەتیمان هەیە ئامادەیمان هەیە زانکۆشمان هەیە. تەنان ئێستا ئێمە قوتابخانەیەکی سەرەتایی کە خوێندکاری تا خوێنێ باشە نزیکی 6 خوێندکاری سەرەتاییمانەیە قوتابخانەیەکی ئامادەی 40 خوێندکارمانەیە گروپێکی زانکۆیشمان هەیە کە گروپی خوێندکاری زانکۆن ئێستا لەناو چاکسازی دەخوێنن کارگێڕی کارن 20 کەسمان ئێستا بەشێک لەو 20 کەسە لەسەر قسانەی جەنابە کە باسەکەی ئەتوانین بڵین ئێستا ئامارێکی وامان هەیە کە دڵخۆشکەر بێت ئەو کەسانەی کە سزا دراون دوای کۆتایی هاتنی سزاکانیان کێنە دەرەوە کەسێکی گۆڕا و کەسێکی تەواو ئەوە بێ کە لەناو کۆمەلگایە بێت و تێکەڵ بە کۆمەلگا بێتەوە. بەتەکید هەر ئەم ئامارەی لەسەر خوێندن بدەمێ کەسمان هەیە بە نەخوێندەواری هاتووەتە ناو چاکسازی سەرەتایی و ناوەندیشی لەوێ تەواو کردو ئێستا خوێندکاری زانکۆیە لەوێ هەر لە ناو زیندان خوێندکاری زانکۆیە تا چەند کاریگەری بۆ سەر هاوڕەکانیە بێت. بەتەکید کاریگەری زۆر زۆرە هانی هاوڕەکانی یاوە کە ئەوانیش بەردەوام من لە خوێنە هەنی هاوڕەکانی و وەسەجەکانی کە یاوە ئەوانیش دەستکەن بە خوێندن ساڵان ژمارەی خوێندکارمان زۆر زۆر بوو ئەم ساڵ بەس لە ساڵی پار لە ساڵانی کە زۆر زیاترە. ئەمە تەسیری هەم خوێندن هەم ئەو ئیش و چاکسازیەیە کە ئێمە وەکو دەستگای چاکسازی پێ هەڵەسین وەکو توێژەران ئیشی لەسەرەکەین چالاکیەکان زۆر زۆرن بەشێکی پەیوەندی بە خوێندنەوەیە بەشێکی پەیوەندی بە چارەسەری مادەی مخەدەراتە. ئێمە سنتەرێکی زۆر کارە و چالاکمانەیە کە سنتەری شیاندنەوەی ئالوودەبوانی مخەدەراتە. ئەم سنتەرە تەنها لە ساڵی پارە 13 گروپی چارەسەری بەڕێ کردووە 204 کەس لەم گروپە لەم سنتەرە چارەسەریان وەرگرتووە و کۆتاییان ینی بە پێی پرۆگرامی سنتەرەکە کۆتاییان بە ئالوودەبوون یاخود سوودیان لە چارەسەری ئالوودەبوون بە مادەی مخەدەرات وەرگرتووە. کاڵمەر بە شێوەیەکی گشتی چەند توێژەرمانێ لە ئێستا 12. بەڵێ ئەم ژمارەیە کەمە ئەم ژمارەیە زۆر کەمە یاخود شێوازی داوامکردنتان چۆنە ژمارەکە زۆر کەمە بەراوردیکەی توێژەری زیاتر بێ زۆر هاومان کردەوە بەڵام ئیدی ئەمێنێتەوە پەیوەندیدار بۆ نمونە وەڵامیان چی بووە؟ بەشێک ئەوە بووە کە هەر دامەزراندن نییە بەشێکیەوە بۆ بەشێکی پێم وابێ پەیوەندی بە ناڕێخستنەوەی توێژەرانەوەی بۆ نمونە لە شوێنەکانی کە کرێت توێژەر زۆر بن ئێمە سوود لەوە بینی هەر لە دام و دەستگاکانی ناو سلێمانی لە بەڕێبەرایەتەکانی سەر بە چاودێری کۆمەڵایەتی هەر سەر بە وەزارەتی کارن ئەکرێت سوود لە توێژەری ئەوان ببینین لە شوێنەکانی کە ئێستا ئێمە 12 توێژەرت هەیە بۆ 1600 تۆ بڵ 1600 سجن ئەگەر بەپێی ستاندارد بڵێ ئەبێ 20 بۆ 25 کەس توێژەرێکی هەبێ. بەڵێ ئێمە یەکی زەربی دەمان کردووە
بەپێی ستانداردە جیهانیەکە هەر شوێنێک کە تۆ دائەنرێت و دەستگایەک و مؤسسەیەک بێ ستانداردی جیهانی هەبێت و بتوانرێت لە ڕووی ئەو ستانداردەوە کار بکرێت. چاکسازی گەورانی سلێمانی لە ڕووی ستانداردە جیهانیەکەوە لە چه ئاستێکە؟ پێشەوەی وەڵامەکە و بەمەوە من زۆر دڵخۆشم. من 2013 کە چوومە ئەوێ لەگەڵ ئێستا 12 ساڵێکە باوەڕ کە گۆڕانەکە ئەوەندە زۆرە هی ئەوەی 25 ساڵ 30 ساڵ کرابێ. ینی با لایەنە گەشتبینەکەی وەرگرین گۆڕانی زۆر باش کراوە. ئەگەر 5 توێژەر بۆ بە 10 توێژەر بەرە 12 ڕۆژ وەک هەنێک مافەیە زۆر زیادی کردووە بینا گۆڕاوە سیستەم گۆڕاوە ما سادراوەکان پارێزەریان هەیە ڕێکخراوەکانیان ئیشیان لەگەڵاکەن پارێزەری ڕێکخراوەکانیان تەداخولەکات بەڵام وەکو ستانداردەکە بڵێ ڕێژەکە کەمە 20 بۆ 25 ئێستا هەنێجار تۆ ئەگاتە 200 سزادراوە لایە. من هەر ئەڵێم ئەگەر قوتابخانەیەک بێ سزادراوە نەبن بۆ تاوانە قورسانەوە نەبێت کەسێک نەبێت کە دادگا حکمیاوە هەر خوێندکارێکیش بێت 12 توێژەر بۆ 1600 خوێندکار لە هیچ شوێنێکی دارە مەبەستەکەی من تەنها لە توێژەران نەبوون بنمونە لە سیستەمی خواردنیانە لە سیستەمی بەڕێوەبردننی ناو چاکسازیەکە لە ئەو ئیمکاناتانە و ئەو خزمەت گوزاریانی کە ئەدرێ بۆ هاوڵاتی یانێش هاوڵاتیەکە ئێستا لە ناو ئەو زیندانەیە هەروەکو ئێمە بەڵێ لێرە دانیشتوین ئەو ڕەنگە بەبوونی تاوانێکەوە لەوێ دانیشت بێت و لەوێ بێ و کاشگەڕێتەوە بە بۆنی کەسانی وەکو جەستا من لیستی خواردنەکەم پێ بۆیمە خشتێکمانەیە خشتە خواردنی هەفتانەی پێ ئەڵێن ئەنج ینی بە گشتی باسێکم بۆ بکات باسی چاکسازی گەورانم بۆ بکەت لە ڕووی ستانداردە جیهانیەکان وەکو ڕێژەی کارمەندەکرێکم بێ بەڵام ئێمە کەڵە باز لە ستانداردی جیانێکین لە ڕووی مافەوە باسەکەین لە ڕووی ئیمتیازەوە باسەکەین ئەگەر پێت بڵێم هەندێ بابەتمان هەن لە ستانداردی جیانی بەرزترن بۆ نمونە ئەو ماف و ئازادیەی لە سزنی گەورانی سلێمانی هەیە ڕەنگە لە هیچ ستانداردێکی سژنی ئەوروپیشان نەبێ ئەمە جێی دڵخۆش ئەمە زۆر جێی دڵخۆشی هەنە جارێ ئمە گفتوگۆکەین لەگەڵ هاوڕێیانمان لە وەزارەت لەگەڵ چاکسازەکانی کەیە هەموو جارێ واڵێن سژنی گەوران تعبیر لە سلێمانی خۆیەکە ینی هەنە جار سزادراوەکان بۆ زانیاری جەنابێت ئێمە ڕاڕەومان هەیە مراقیبەکەی سزادراوە چێشتخانەکەمان کە بەڕێوەبەن سادراون نانەوەکان سادراون هەر لە ناو سزادراوەکان خوێن بە نزیکەی 150 سزادراومان هەیە لە ناو چاکسازی گەوران ئێستا دەرفەتی کاریان هەیە بەشێکیان لە وەرشان بەشێکیان لەسەر کارن ئەمە کە ئەو کەسە متمانی بەخۆی بێت ئەو متمانەکەوێتەوە دروستیکەی هەنێک لەوانە کەس ئەکرێ بڵێن ئەمە ئەرکی سەرەکی توێژەرە ئەرکی سەرکی توێژەر بەشێک ئێمە ئیژنەیەکی هوەریمان هەیە کە لە ئێستا خۆم لە برستاوی ئەو لیژنەم ئەم لیژنەیە ئەگۆڕێ هەموو جارێک چەند توێژەرێک با بڵێن ئیدارەی ئەم لیژنێن کاری ئەم لیژنەیە هەڵسەنگاندنی کۆمەڵی کەسی سزادراوە بۆ ئەوەی بەپێی ماف و بەپێی ئیمتیاز و لە چوارچێوەیەکی ئەمنیە ئەم کەسانە هەڵبژێرن بۆ ئیشەکە بۆ نمونە ئێمە حانودمانەیە 12 کەسمان هەیە ئیدارەی حانودی چاکسازیەکانیان باشە هەموو ڕارەوێک حانودی خۆی هەیە ئێمە هەڵەسین بە دیاریکردنی ئەو کەسێکە لە ڕووی پێویستی پێبێ لە ڕووی ئەمنیەوە کەسێکی گونجا و ئەوە بێت دەرفەتی ئەوە بێ دووەم وەکو دەرفەتێکی شانەوە بەکارێنین لە پاڵەوەش موچێکی مانگانەی هەیە ئێستاوانەی لە نانەوە و لە مەطبەخ ئیشەکەن کە هەر لە ناو زیندانە موچەی مانگانەی بۆ نمونە 350,000 400,000 ما بێ بەوەش کە دەرفەتێکی کارەوەشی بۆ خێزانەکەدراومان هەیە لە ڕێی ئەو کارەوە هۆکارێکی زۆر باش بووە کە دەرفەتی کاری دراوەتێ ڕێگە لە جیابوونەوەی خێزانی گیراوە تۆ موچەیەکی ڕەنگە لە دەرەوە بە 400,000 کاری کرد بە لێرە ئێستا 300-400,000 موچەیەتی کەوا بێتوانێت هاوکاری ماڵەوەی بکات کرێخان و هەم ژیانی ئاسایی خۆی و خێزانەکەی پێدابین بکات باشە نزیکی 100 دەرفەتی ئاوامان هەیە کە موچیان هەیە موچەی سابتیان بەڵێ کامەر پەیوەندی یاخود هەماهنجتان لەگەڵ ڕێکخراوە ناحکومەکان چۆن یاخود ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەسەر ئاسینەوە دەوڵ هیچ چۆن هەڵبەت وەکو هۆبەی توێژەران مەبەستم پەیوەندیەکە لە چوارچێوەی فەرمانگەکەی زۆر باشە تا چەند کاریگەری هەبوو لەسەر نوێبوونەوەی خۆتان لە ناو چاکسازیە کاریگەریەکەی زۆریەکەوێتەوە سەر هۆبەی توێژەرانی ئێمە پێش من و پێشتریش چالاک بوون لەوەی دەستیان ڕاکێشاوە بە ڕێکخراوەکانی دەرهێنێ پێویستی هەیە بە حکمی کەمی توێژەر کەمی توانای مرۆیی لە ناو چاکسازیەکە ئێمە بە کارمەندی دەرەوە پسپۆری دەرەوە هەنێکیمان پڕ کردوێتەوە بۆ نمونە ئێمە ڕێکوتنێکی چەند ساڵەمان لەگەڵ ڕێکخراوی وچانەیە بۆ چارەسەری ئالێدۆبانی مادەی مخادرات بۆ چارەسەری ئەو سادراوانی تووشی زەبری دەرونی بوون ئەمە لە دووتوی وەرکشۆپێکە ئەکرێت ناو چاکسازیە لە دووتوی سنتەرێکە وەکو کارمەند لەگەڵ ئێمە شوێن هەفتانە 3 ڕۆژ لەگەڵ ئێمە داوام بەسم جیاواز لەوە وەرکشۆپ یاخۆت هیچ خولێکی کە ئەکرێتەوە ئەوەی کە باست کرد ئێمە سێ ئاستی گرنگی شەکەین بۆ نمونە
لەسەر ئاستی تاگ ئیشەکەین کە نەخۆشە دەروونەکان و هەنێک کەیسی زەڕۆنن وەکو کەیس وەریانەگری ئاستی جیاواز سێ لەسەر ئاستی گروپ ئیشەکەین بۆ منە گروپی چارەسەری مخەدەراتمانەیە وتم سیانزە گروپمان بەڕێ کردووە بەستەنا لە ساڵی پارە لەسەر ئاستێکی گشتی چاکسازیش دەورات و سیمیناری ئیشەکەین ینی سێ قۆناغی ئیشکردنمان ئەمە جگە لە بابەتی وەرزی چکە لە بابەتی ڕاهێنانی پیشەی چکە لە بابەتەکانی کەی کە بۆ نمونە ئێستا خولی فێربوونی زمانی ئینگلیزیمان هەیە مامۆستاکە سزادراوەکەیە ئەوانش کە فێرە بن هەر سزادراون بەڵێ کاتە کاومەر ئێستا پێمان بڵێ ئاستی چاکسازی سلێمانی بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکایە سپاس بەخوا ئەگەر پێت بڵم کۆرەمی کوردستان عێراقیش بەگشتی ئاستی عێراق یەکەمە ینی ئێمە ستانداردێکمانەیە ستانداردێکمانەیە ئێمە کە ئەڵێن لەسەر ئاستی عراق و کوردستانیش یەکەمە پێوەرمان هەن پێوەرەکان ئاستی چالاکیەکانە ڕێژەی ئەو چالاکی و مەجالەیە کە لە چاکسازیەکانە ئیش کردووە دووەم بابەتی مافی سادراوانەیە مە چاودێرەکانمان خاچی سووری نێودوڵەتی چاودێرە ڕێکخراوی مافی مرۆڤ با بڵێن ئۆفیسی مافی مرۆڤی سلێمانی بەردەوام چاودێرە داواکاری گشتی لە ناو چاکسازی حزوری هەیە چاودێرێکی تەواوی جێبەجێکردنی سیستەمی چاکسازی و ئیدارەیانی ناو چاکسازیەکە هەموو ئەم چاودێرانە هەنێ لە ڕێکخراوەکان وەکو ڕێکخراوی DHRD ڕێکخراوی CDO ئەمانە هاوکارن لەگەڵمانە بەشێک لەمانەش دووبارە چاودێرن بەسەر خۆمانەوە جگە لە ئیدارەی ناو چاکسازیەکە کاک عومەر بە کورتی پێم بڵێ ئەگەر زیندانیەک بێ لەگەڵ توێژەرەکە قسە بکات ئەبێ زیندانیەکەی بە دواتانە خۆتان ئێوە هەفتانە و ڕۆژانە سەردانی زیندانیەکانەکە سەرتاکە زیندانیەتە بڵێ نەخشەیەتان هەیە ڕۆژانە سەرتاکە زیندانیەتە ناو چاکسازی هەنگاوی یەکەم ئێمە دۆسیەکمانەیە پێڵێن دۆسی کۆمەڵایەتی دانیشی لەگەڵی مقابلەیەکەی خەڵسەنگاندنی بۆکەی لە ڕووی یاساییەوە زانیاری دەرونیەوە زانیاری کۆمەڵایەتیەوە زانیاری تاوانەوە زانیاری خێزان و ئەوانەی لێ وەرەگرین زانیارە سەرەتایەکانی لێ وەرەگرین دواتر ئەم کەسە ماوەیەکی کەم لە بەشی پێشوازی ئەمێنێتەوە دو ئەوە نقلەکرێ بۆ بلۆ ئێمە دوو بلۆکمانێت لە ناو چاکسازی بۆ بەشەکان بۆ بەشە ڕیسەکان بە کورتی پێم بڵێ لەگەڵ چاکسازی ژنان و نەوجوانانە هیچ پەیوەندیتان چۆنەوە چۆن بەیەکەوە کارەکەن بەشێک لە ئیشەکانمان تێکەڵ بۆ نمونە سزادراومانەی خێزانەکە لە چاکسازی ژنانە باشە ئەمانە ئێستا ژن و مێردن خەڵوەت شەرعیان هەیە یەکێک لە ئیمتیازەکان خەڵوەت شەرعیانی شوێنی ژن و مێردایەتیان هەیە بۆ لێشان مناڵیان ببێ بەڵێ هەیەە کاڕۆمەر دەستە خۆش بە زۆر سپاسکە لەگەڵمانە کامەر سەکەوتوو بن هۆبەی توێژەرانی چاکسازی گەورانی سلێمانی سپاسکە لەگەڵمان